الله قربان لو تبار نازم چی لات راستەکەی نازانم چی لات هەر بای ئەوەندەی بووکە سەرەتای پاییزێ کۆتایی پاییزێ عەفوو توانیمان هەندێکی بچۆتین و خەلاص بوو دیکەشکە بۆ سۆبەی داران مایەوە وەڵاهی بۆ خۆشی سۆبەی داران خۆشترە بەڵام بە تەکلیفترە ڕاستی بە تەکلیفترە لەبە ئەو نەوت گرانی نەبی سۆبەی نەوتێ بۆ پیاوان ئاسانترە وەلا بۆ ژنانیش ئاسانترە یەک بەرمیلی نەفتێدا زیاتر نادا بڵێ زیاترەدا حکومەت ئەویش ڕاستی خەڵک پێویستی بە 3 بەرمیل 4 بەرمیل ئەبی والله یەک حیبنیە لە خوای گەورە بەس زیادی بەس کوڕ نەفت نییە ئەلەمە کەسرە نایرن دارا ببڕن دارا بڕن بەران پێفرۆشن نەفتێ نادەنا حالەمێ ئەوانە بە خەرچیان وەکو برەی دۆستیان بەشەکراوە خنکە ئەمە ئەو هەموو ماروێرانیان کرد وەڵی هەتێ من دارەچی ئەوەن دووکەمە لەو گوندەی ژیایمە ماریان کاول مارن کاول بوو هەندی هەر لە دوو وابسین و بین هەر لە دوو وابسین و بین وەڵی لەوانەیە مێردم 1000 کاروانی شۆڕشی کردی یەک ئیمزان نەدایتە بەحسی گوند و داهاتن هەموو کاول بوو هەموو خستور و وێران بوو بەخوا لە کنۆشکەفتا من دارن گەورەکردن ئەخر ئەوە کەنجی مەسئولیەتە کەنجی داکو باوایەتیە داکو باون نەخێر داکو باونینە بەرام خوانە تێر قوتان دێ و کاکە با برێن حەلەقەن بەڕەبحەتی ئیمامی حومەر بن کەنجی ئەو والیایەتی نییە وەڵڵاهی نەفتەکە چییە نەفتێ نادەنە کەس وەڵڵاه مارە کوڕما لە هەولێرەیە سوندی خوا دوێ گۆ 6 ساڵە نەفتیان نەداینێ کاکە نەفت نییە پێ بژن دەبی بیکڕن بەرمیلی نەفتێ بە 300,000 بە 250,000 ئەمە بەخۆ ئێک بەخۆ ناوەڵا ئەگە نەفتێن نەدەنێ ناژین دەبی چین دار و پرسچی ببڕین بەخوای ئەگە داران نەسەوتینن 3 بەرمیلەی نەفتن بەسن ئایا 2 ئایا 3 ئیوە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها 1 بەرمیلە نەفتی ئەدات ئەوەی شوی کردیا بە حکمی ئەوەی کە ناوچەیەکی شاخاوی سەختە پڕ لە بەفر و باران و هەمیشە سەهۆڵە یعنی منتیقەکە بۆیە ژینگەیەکی جوانیشی هەیە ئەو سنوورێکی بە ژینگەیەکی جوانەوە بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی نەفت چونکە ئەو نەوتەی کە ئەدا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی کەم خەڵک ئەتوانی ئیدارەی پێ بکاتن ئەوی دی ناچارەبی داد ببڕێ ئەو دارانە شەبڕێتن کە تەمەنیان لە سەروی 300 400 500 ساڵە بیتن یعنی ئەو دارە گەورانە هەنا ئەویش ئێستا ئەیان بڕن بۆ شوەیە کردیە بەڕاستی ژینگە هوردە ئەگەر حکوومەت ئاور لە خەڵکی نەداتەوە بەنەوتێ ئەو ژینگە جوانەی کوردستان هوردە لە ناوەچی بۆ چەند ساڵی داهاتوو کەم دارەبینی بە پێوە ئەگەر دەوەن و تەڕاش بمێنن ئەویش زوو لە ناوەچن